بەڵە خۆشەویستان و ئاماژەمان پێکرد من و هاوکارم هانا کاتەوەری ئەبانی باش کوردستان تایبەتە بە مەرجەکانی بەرگری شارستانی لە کاتی دروستکردنی باڵەخانەکان و هەروەها لە دوای دروستکردن و چەندین بابەتی ترکا پێوەستە بە ئامارەکانی ئاگرکەوتنەوە کە وەکو دەزانین لە ماوەی کۆتاییدا چەندین جار پێویستی هەواڵەکانی ئاگرکەوتنەوە دەبین کە چەندین کۆگا مۆڵ چەند ناوچەیەک چەندین بابەت لە ژیان ڕۆژانەماندا بەهۆی ئاگر دەسووتێت و هاوڵاتیانیش دیانێکی زۆریان بەردەکەوێت دیارە گفتوگوی بابەتەکەمان لەگەڵ مقدم بێوار عەبدولعەزیز و تەبێژی بەرگری شارستانی دۆخ دەکەم کە ڕاستە خۆ لەگەڵمان دەبێت کاک بێوار سڵاوت لێ بێ و بانیت باش دەمەوێت دەستپێکی پرسیارەکەم بەوە بێت کە ئایا تۆ هیچ ئامارێکت لە بەردەستدایە کە ڕوونی بکاتەوە تا ئێستا چەند ئاگر لە دوهۆک یاخود بەگشتی لە هەرێمی کوردستان کەوتوتەوە لەم ساڵدا بێگومان؟ بله سلاو لدوش سلاو لبینری کانالی NRT آماری افسالت 6 مانگین را بردو داد مانگا ایک تاک و اوروکه 1553 ریدان سلطان پیدا بینه ریدان که 1110 ریدان پیش پرخی و دارستان و دلوجه بینه ریدان دی جورا جور بینه خطرپن بینه سلطان ناف مالا بینه کوگه بینه شورتکاره بینه ضرر زیان مادی الواردانا دیفقه هلای نزدیک 7 میلیارد و 110 میلیون دینار عراقی ضرر زیان مادی دیفقه هلای اف حولاتین گیان خوش دست دای سلطان تا ساله دا 11 حولاتی گیان خوش دست دای 16 حولاتی بین سلطانه ناف آو و بنده وانش دا کو کارو ارکن روبه برگری شارستانی دهوکی نتی من قنوان آتینا بلاوه کرن وان جهتن تفصیل ده 8 حولات کمینه دو کسی شوان شلای تیم بحثینه در دستنی که بالقضا سیمه و کسی 86 سالان بیه خندقیه تیم من قنوان قضا سیمه کسی بەڵێ کاک بێوار دیارە دەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە لە ئێستادا پلەکانی گەرما بەرز بوونەتەوە و زیاتر بەراورد بە پێشووتر یاخود بەڕابردوو یاخود سەرەتای مانگەکانی ئەم ساڵدا گوێبستی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە دەبین ئەم گەرمایە تا چەند کۆکارە بۆەوەی بەم شێوازە ئاگر بکەوێتەوە و چەند ناوچەیەک چەند شوێنێک گەڕبگرن. بله افصال دا کوپلین گرمی براستی وقتی بلند بن ریدان نگری پلین هاری کار اگر سبب که بچیک هبید اگر که بچیک هبیدن ریدان آگری پیدا بن گله جار که هن آب هن گرتینت قپتن هوا نایت گوهرین دا هوا که نافدانینه کو اف جهت هوا تا گوهستن جدر و اوبشتش ناف سیستم گری گرمی ویره اف کرست جور بەڵێ کاک بێوار ئەگەر پرسیاری ئەوە بکەم جیاواز لە باڵەخانەکان دەمەوێت سەرەتا باس لە ئۆتۆمبیلەکان بکەم زۆرە دەبینن کە ئۆتۆمبیلەکان گردەگرن و دەسووتێن و دواتریش خاوەنی ئۆتۆمبیلەکە بێگومان زیانی پێدەکات چ ڕێنماییەکەیە لەلایەن ئێوە بۆەوەی شۆفێران ئاگادار بن لەوەی کە ئۆتۆمبیلەکانیان لە ئاگرگرتن بپارێزن وەکو چەند ڕێنمایەکیش بڵاو کراوەتەوە لە پڕنەکردنی تەواوی بەنزینەکە هەروەها سەبارەت باکردنەوەی جامەکان دەمەوێت پرسیاری ئەمە لە تۆ بکەم. بله یا فر شوفر دم بچیت پانزین ابدا گریتن دست پیک سپید ابدا گریتن یا جیب شاف ابدا گریتن یا دوه گرمه شوفر پانزین پیچ رنگی که ندا گریتن گلجات ببیته اگر کوریدان ناگیری پیدا بن هر روز شوفر اوه گلک بیشتر که کدیر بو نمونهش پارێزگاه دو که بو پارێزگاه سلیمانی یانجی پارێزگاه حلب یانجی پارێزگاه حولید بچید لازم هست ماوی ریک دا ترومبیلا خوب ومرینید بنا ترومبیل بدد گلک ترومبیلا کو دماغی که درش تبرید کارت کردن و پریوت چید یانجی اف ترومبیلا حتی ناف بازار آنجی دا ناف سنتر پارێزگاه جی دا هات نوچونید که گل جا راستیایه اولویره تبرید وقتی هل بیتن گرانی کفت سر ترومبیل تایبتی هندک شوفریش تنجی گلک کارت کرنل ترومبیلت یان گلک زختیلت کن گلک اوورالت دن اوجی گرماتید ناف ترومبیل دا پیداد بیتن گلک جبوی اگر دانن آگری پیداد بن افریدان آگری جه ترومبیلا جی پیداد بن بارا پتری وان ترومبیلا اون اویت وایرن زده خستینه بو جوان کاری دست کاریت مکینه دا کریه دست کاری تو وایرمنی دا کریه گلک شوان جیش وی اگری پیداد بن هر روز اف ترومبیلا تیتا دا گرتن 5 جی لازم یاب نیوی بتن گلک نه اتفول کردن برکو پلنگرماتی گلک بلندن جبو هند
دی وقت ریدان آگیری پیدا بید زی کنترل سر بیدا کردن ترمبیل وقتی تا راستاندن ول بعد تشکارو جنه تا راستاندن جامعه قپات نبن جامعه بشکل خاربن جبهان دا پلاگرماتیات نفت ترمبیل دا گلک بل نبیتن چقماق و کسن غازی نفت ترمبیل دا پیشرنگی کی بین خوشکرنا بیل نفت ترمبیل دا هبن گله جا پلاگرماتی گلک بلن بیتن و بین خوشکر چقماق غازی پقن نفت ترمبیل دا بالاوت بیتن وقتی شوفر چیتن ترمبیل دا کاری اگر مکینه گرماتی کوتی دا درست بیتن ریدان آگیری سلطنه پیدا بن هر سال سر پانزی خانه جافر سپیدهی و نیورو و ایواریا پانزی خانه همی بیت رشندن بیت شیشتن کجه داخل ابراسی گله جارا پانزی خانه دبینی کسی که چوی ترمبیل خو پری پانزین کری پانزین سرداری سر جاده ترمبیل کادی چیل سر و پانزین دراسته وقتی تشکاروجیا بلن بیتل و پانزین ابدتن هل مکو غازات شفه پانزین چند گله جات نفت ترمبیل دکه ترمبیل کار بکتن اوجد بنا اگر کوریدان آگری پیدا ببن باش ئەکاک بیار ئەگەر بینە سەر مەرجەکانی بەرگری شارستانی لە کاتی دروستکردنی باڵەخانەکاندا دەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەو ماوەدانی کە باڵەخانەکە خودت کۆگایەکی لە دروست دەکرێت تا چۆنە گرینگە کە مەوادێک بێت بە ئاسانی ئاگر نەکرێت و چ ماوادێک زیاتر بەکاربهێنرێت گونجاوە بله هر آواهی بیتا چیکرن هر بیتا چیکرن هر بالاخانه که بیتا چیکرن ایک مرجع و سردان ریو بریامد کردن و ریو بریامد یفچون لسر آواهید کرد که مرجع خوب پارستن و مرجع سلامتی و مرجع آگر و مراندن همید وی آواهی و هبن هر ساعت خود بالانتین ایجاز خو دستیریت خو یا آواهید خو نید کرد ویتن سیستم آگر و مراندن سیستم سلامتی سیستم بالاخانه همی کامل بیتن ولی کو مخابن یعنی هندک آوای هنه هاتی چیکرن کردن بیان جوی تجاوز کو اوا چی اجازه شد بینی نگر جار ریماین بروانیا باجری دی بله کاک بیار اگر بله بوزورا برنیاز بەڵێ کاک بەر ئەگەر گوێبیستیمنی دەمەوێت پرسیاری ئەو بکەم لە دوای دروستکردنی باڵەخانەکەش تا چۆنێ گرینگە مەوادەکان یاخود پێداویستەکانی کوژانەوەی ئاگر لە شوێنەکەدا هەبێت و بەسەر نەچوو بێت و کەسەکان کە لەو باڵەخانە یاخود لەو شوێنەدا کار دەکەن هۆشیار بن لە چۆنیەتی بەکارهێنانی کەسەیش بابیت بشێ بۆلن بەرگی ما کارمند تنها بەڵێ کاک بێوار ئەگەر گوێبیستی منی دەپرسم تا چۆنێ پێویستە چاو کۆشیار بێت لە چۆنەتی بەکارهێنانی مەرجەکان یاخود ئامێرەکان یاخود بابەتەکانی بەرگری شارستانی لە شوێنە گشتەکاندا لە ماڵدا لەناو ئۆتۆمبیلدا لەناو باڵەخانەکان و دوکان و هەتا دوای دیارە وێنەکانی کاک مقدەم بێوار عەبدولعەزیز سەبێژی بەرگری شارستانی دۆ بە باشی ناگاتە لای ئێمە وچارنێک وەردەگرم دواتر لا گفتوگوی تەوری دۆمی بەیان باش کوردستان لەگەڵتان بەردەوام دەبم